بێگومان باسی کەم خوێنی زۆر جار لەم بەرنامە و لە بەرنامەکانی دیکەەوە باس کراوە، بەڵام ئەمڕۆ ورتر باسی نیشانە ئاگادارکەرەوەکانەکەین لە کەم خوێنی مناڵە بۆی کە بزانین چ کەم خوێنیەک پێویست بەوە کا زیاتر لەسەری بوەستین ورتر بینەوە چاودێری زیاتری ئەوێت یاخود ڕەنگەوە کارێکی کەمێک مەترسیداری لە پشتەوە بێ بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر عەلی عومەرم کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەیە لە مناڵە. دکتۆر بەخێر بێت و بانیت باش هەموو کاتێک با بەوردی پێناسێکی کەم خوێنی بکەین بە شێوە گشتەکەی و دواتر چینە سەر وردەکاریەکان. بەڵێ کەم خوێنی بریتیە لە کەمبوونەوەی ڕێژەی خڕۆکە سوورەکان یاخود ڕێژەی هیمۆگلۆبین لە خوێنی هەر مرۆڤێکدا. تاوان خوێن لە سێ بەش پێکاتەوە خڕۆکەی سوور و سپی و لەگەڵ خەپلەکانی خوێن هەرەکان ئیشی خۆی هەیە. ئەوەی کە کەم خوێنێگرێتەوە تەنها خڕۆکە سپیەکان لەگەڵ هیمۆگلۆبینەکەی ناو ببوورە خڕۆکە سوورەکان و هیمۆگلۆبینەکەی ناویانە هەر کامیان ڕێژیان کەم بکاتەوە بە کەم خوێنیدا. با بێنە سەر نیشانەکانی کەم خوێنی لە مناڵە لە چ ڕێژەیەکە نیشانیانە بێت یاخود مەرجە هەموو کەس هەموو مناڵەکە کەم خوێن بوو نیشانەی هەبێت وەگەر کەم خوێنێکی کەم بێ پێویست بە چارەسەرەکات. نیشانەکان لە مناڵە تۆزە زەحمەتترە وەک لە گەورە بۆ دەستنیشانکردنی لەبەر ئەوەی مناڵ ناتوانێت تابیر لەو نیشانە بکا کە هەیەی بە تایبەتی مناڵی بچوو ئەوەی ئەمێنێتەوە لەسەر گەورەکانە کە چاودێری مناڵەکان بکەن کە یەکەم نیشانی کەم خوێنی لە مناڵە کاڵبوونەوەی ڕەنگی پێستێتی و کاڵبوونەوەی ڕەنگی ئەوەی کە پێڵێن بەشی خوارەوەی پێڵووی چاو لە مناڵی گەورەترە هەست تاوان نیشانی تریشی هەیە وەکو کە خۆمان هەستی پێ بکەین کەمبوونەوەی ئارەزوی خواردن کەمبوونەوەی چالاکی ڕۆژانە دواکەوتن لە مەکتەب یاخود کەمبوونەوەی ئاستی زیرەکی و مناڵەکە تۆزە گەورەتر بێ هەست بە دڵپەلەپەلی و لە کاتێکا خوێنی زۆر کەم بێت زوو هیلاک بوون و ئەوانە ئەکات. باشە دکتۆر لە چ ڕێژەیەکە نیشانەی کەم خوێنی دەرەکەوێت ئایا مەرجە مناڵەکە چەند نمرەیەک خوێنی کەم بێ ئیتر ئەم نیشانانەی تیا دەرکەوێت یاخود لە کەم خوێنێکی زۆر زیاتر لە جۆری کەم خوێنی سووک کە پێوترێن مایڵد ئەنیمیا زۆربەی زۆری مناڵ نیشانەی نییە زۆربەی زۆری دایکوباوکیش هەستی پێ ناکە بە تایبەتی لەو کەم خوێنیانەی کە سەلامەتن بۆ نمونە هەڵگری نەخۆشی تەلاسیمیا کە بە نەخۆشی دانانرێت هەستی پێ ناکە و لەگەڵ یا ئەژی و هیچ کێشەیەکی نایە بەڵام کە ڕێژەی هیمۆگلۆبین بە تایبەتی هاتە خواردا ئیتر هەست بە نیشانەکانی ئەکرێت کە خۆی لە مناڵە بە پێی تەمە نەگۆڕێ بەس بە شێوەیەکی گشتی لە سەر و دوانزەوە بێ مەخبوولە. تۆکو پزیشکێکی نەخۆشیەکانی خوێنی مناڵان باسی ئەوەت کرد کە بەشێکی زۆریان لە ڕێژەیەەکە هیچ نیشانەیەکیان نییە ئەگەر کەم خوێنێش بن مناڵ کەواتە ئێمە چۆن پشکنینی کەم خوێنی بۆ مناڵ بکەین لە چ تەمەنێکا بیکەین بۆی دڵنیابینەوە یاخود پێویست ناکە ئەگەر نیشانی زۆر وازەحیان نەبێت. خۆی طبعاً کە تۆ دایک و باوک زۆر هەست لەبەر ئەوەی خیبرەی نییە لە مەسائلی نەخۆشی مناڵە ئەو بڕەکەمەکەم خوێنێشکە مناڵ هەیە دایک و باوک هەستی پێ ناکا پزیشکی مناڵان هەستی پێەکە باش لەبەر ئەوەی پزیشکی مناڵ لە ڕۆژێکە لە جاوە تا 50 مناڵ ئەبینێت لەبەر ئەو بۆ ئەو ئاسانەکە لە دووریش لە دراکە بێتە ژوور ئەزانێ ئەو مناڵە ڕێژەی کەم خوێنی هەیە لەبەر ئەوە وەکو بە شێوەیەکی گشتی 6 مانگ بۆ ساڵی جارێک ئەگەر پزیشکی پسپۆری مناڵ هەم مناڵێک ببینێت ئەگەر نەخۆشیش نەبێت ئەمە شتێکی باشە بۆی کە دکتۆرەکە هەستی پێ کرد تێستەکەی بۆ بکات و دەرکەوێت. بەڵام وەکو شتی تریش تەبعاً مناڵ کە تووشی نەخۆشیێکی تر ئەبێ پێویستە لە هەموو حاڵەتەکانە من داوا لە هەموو دایک و باوکێ دەکەم کە نەبرێتە شوێنی تر نەبێتە لای پزیشکی تر دێژگە لە پزیشکی پسپۆری مناڵان لەبەر ئەوەی ئەو نیشانانی کە پزیشکی پسپۆری مناڵان هەستی پێ ئەکا نە پزیشکی تر هەستی پێ ناکە نەخوازە لا یەکێک کە پزیشک نەبێت لەبەر ئەوە باشترین شت ئەوە لە هەر حاڵاتێکی نەخۆشیەوە فەرەزەن تۆ مناڵەکەت هەڵامەتێکەگرێ بەڵام بەلاتەوە قورسە ئەتەوە چارەسەری بکەیت ئەی بەلای دکتۆرای ئەگەر مناڵەکە لە هەمان حاڵەتە پێشتیش کەم خوێنێکی پێ لەو کاتە لای دکتۆرەکە دەرەکەوێت
لەبەر ئەوە ئەمە لە ئینگلیزی پێوتێ ئاکسیدنتال فایندینگ تۆ بۆ نەخۆشیەکی ترە چی شتێکی تر لێ دەرەکەوێت ئەمە زۆر گرنگە لەبەر ئەوە تەنها شت ئەوەیە کە هەستت بە شتێک لە مناڵەکە تا هەر شتێک و پزیشکی پسپۆری مناڵان ببینێت. دکتۆر عەلی ئێمە هەندێک جار کە کەم خوێنێکی زۆرە بین یاخود کەم خوێنێگە بین بە هەندێک نیشانەی کەمێک با بڵێن مەترسیدارەوە پێویستمان بەوەیە کە مناڵە بنێرینە لای پزیشکی نەخۆشیەکانی خوێنی مناڵان و بە تایبەتیش لە سلێمانی نەخۆشخانەیەکی وامان کەمێک ترس و ڕاڕایی و دوودڵی هەیە لەوەی کە مناڵێک ئەچێتە نەخۆشخانەیە وا ڕەنگە دایک و باوکەکەەوە هەست بن کە تر ئەمە شتێکی زۆر خراپ و مەترسیدارە تۆ چۆنەوە ترسە ئەڕەوێنیتەوە؟ ئێمە من لێرەوە بە هەموو بینەران و بە هەموو خەڵکی شارە خۆشەویستەکەمان و پارێزەکەمانەڵم کە نەخۆشخانەی هیوا تەنها تایبەت نییە بە شێرپەنجە نەخۆشخانەی هیوا ئێستا دوو بەشە تەمان زیاتر وردیش کراوەتەوە بەشەکان بەڵام بە شێوەیەکی گشتی دوو بەشە کە بەشی شێرپەنجە لەگەڵ بەشی خوێن بەشی خوێنەکەی بڕێکی کەم لە نەخۆشەکان شێرپەنجەیان هەیە بڕە زۆرەکەی نەخۆشیە سەلامەتەکانیان هەیە بە نمونە ئێمە لە ساڵی 2020 1100 نەخۆشمان هەبووە لە بەشی خوێنی مناڵان 190 نەخۆشیان شێرپەنجە بوون واتە لە سادە کەمتریژەکات لە سادە کەمتریژەکات یعنی زیاد لە 800 بۆ 900 نەخۆشیان نەخۆشیە سەلامەتەکان بوون کە کەم خوێنێگرێتەوە خوێنبەربوو نەگرێتەوە کەمی بەرگری لەشەگرێتەوە و بە شێوەیەکی گشتی بەنسبەت نیشانە مەترسیدارەکانەوە مناڵ ئەگەر زۆر لە پڕ ڕەنگی کاڵ بێتەوە لە ماوەی چەند ڕۆژێکە لە ماوەی ڕۆژێکە ئەمە نیشانەیەکی باش نییە مەبەستم ئەوە نییە کە نیشانێکی باش نییە شێرپەنجە لەوانەیە نەخۆشی پاقلە بێ بەڵام لە هەمان کاتە کەم خوێنەکە ئەمەنە بە سەرعیدا ئابەزەگە فرێ نەکەویت ئەسیر لە دڵ و لە گوچی لێکات ئەمە یەک دوو ئەگەر کەم خوێنیەکە خوێنبەربوونی لەگەڵ بێت ئەگەر کەم خوێنەکە تایەکی بەردەوام زیاد لە هەفتەی لەگەڵ بێ مناڵەکە هیلاک کات ئەم سێ نیشانەیە بە تایبەتی تۆزێ ترسناکە بۆ مناڵ ئەو کاتە بێت پزیشکی پسپۆری خوێن یەکلایی بکاتەوە تا چەند کەم خوێنی و کێشدابەزین کەم خوێنی و ئازاری قاچ و ئازاری لەژ بەیەکەوە کەم خوێنی و بێهێزبوونێکی زۆر ئەمانە نیشانەی ئاگادارکەرەوەن ئەتوانین بڵێن نیو بە نیو لەبەر ئەوەی کەم خوێنی بە دووشەوە ئەو نیشانەی ئازاری قاچ و بێهێزی ئەوانە دروستەکات یەکەم کەم خوێنەکە خۆی بۆ خۆی لەبەر ئەوەی ئۆکسسیجین باش ناکاتە شانەکانی لەش ئەو ئازارانە دروست دەکات دووەم بەهۆی ئەوەی کە هەموو مرۆڤێکە کەم خوێنە بێ مۆخی ئێسک کە کارگەی دروستکردنی خوێنە زیاتر چالاکە بێت وەک لە کەسێکی ئاسایی لەبەر ئەوە ئازاری ئێسکیان زیاترە بێت کە مۆخی ئێست چالاک بۆ ئازار زیاترە بێت کەواتە ئازار و بێهێزی و ئەوانە لەگەڵ کەم خوێنە نیشانەی ترسناکی نییە لە کەم خوێنە بەڕاستی باش چ کەم خوێنیەک نیشانەیە بۆ ئەوەی کە پێویستەکە پشکنینی مۆخی ئێسک بکرێت ئایا تەنها دابەزین ڕێژەی هیمۆگلۆبینەکە یاخود لە پشکنینەکە شتی تر دەرەکەوێت وڵاتانمە بەستە تەمان دەیەها جۆر هۆکارمان هەیە بۆ کەم خوێنی ئەوەی کە باوە لە مناڵە زۆربەی زۆریان زیاد لە 1970یان کەمی مادەی ئاسنەکە لە هەمی سادەترە و چارەسەریشی لە هەمی ئاسانترە خۆی بۆ خۆی کەمی مادەی ئاسنیش چەندین هۆکاری تری لە پشتەوەی هۆکارێکی تری کەم خوێنەکان بریتە لە تێکشکانی خڕۆکە سوورەکان لەلایەن سپڵەوە کە خۆیشی بۆ ئەمە چەندین هۆکارمان هەیە کە بریتە لە حساسێت بە پاقلە کە بریتە لە تێکچوونی بەرگری لەش کە خڕۆکە سوورەکان تێگەشکێنێ و بەو شێوەیە یا هەندێک کەمی هەندێک ئەنزیم لە لەشە جۆرە باوەکەی تری کە زۆر باو نییە بەڵام زۆر پێویستە کە پشکنینی مۆخی ئێسکی بۆ بکرێت بریتە لەوەی کە ئەم کەم خوێنیە یا خڕۆکە سوورەکان یا خەپلەکانی خوێنی لەگەڵ کەم بێتەوە لە تێستەکەیە یا هەردووشیان لەگەڵ کەم بێت واتە خڕۆکەی سپی و خەپلی خوێنیش خەپلی خوێن کە کەم بۆ ئەوە 100% پشکنینی مۆخی ئێسکی ئەوێ خاڵی دووەم هەر کەم خوێنیەک کە هەموو تێستەکانی کەم خوێنی کە بەردەستە بۆت کرد نەگەشتیتە نەتیجا پێویستە پشکنینی مۆخی ئێسکی بۆ بکرێت
سێم لەو کەسانەیە کە خۆڕۆکە سپیەکانیان بە ڕێژەیەکی بەرچاو زیاد ئەکات لەگەڵ کەم خوێنیان هەیە ئەویش پشکنینی مۆخی ئێسکی ئەوێت ئەوەی خڕۆکە سپیەکانیان زیاد بێت کاتە خڕۆکی سپی نزم بێت یا بەرز بێت ڕێژەی هەیە بە دکتۆر قرار بە دکتۆری مناڵان قرار بە بۆ منە خڕۆکەی سپی خۆی ڕێژەکەی خوار 11,000 بڵین لە 4,000 بۆ 11,000 ئەگە 15,000 بێ بووی ناکەی ڕێژەی خۆی هەیە دکتۆر قرارەیە. دکتۆر ڕەنگە ئێستا پرسیارێکی زۆر ورد لای دایکان و باوکان ئەوە بێ بەشێکیان ئەڵێن ئێمە مناڵەکەمان چەندین جار کەم خوێن بوو چارەسەری وەرگرت و وای لێ هاتوێتەوە ئەمان هۆکار چێ؟ ئەمە هۆکار چاودێری نەکردنیکی باشە هەم لەلایەن بەتایبەتی لەلایەن خێزانە ئەم چاودێری نەکردنەوە بەستم لە چییە؟ تۆ ئەچتە لای پزیشکێک مناڵەکەت پێ دەڵێ کەم خوێنیکی هەیە گەشتوێنێتە نەتیجە بۆ نمونە ڕێکەمی ڕێژەی ئاسنە پێویستە 3 مانگ شروعی ئاسن بخوات دوای ئەم 3 مانگە تێستی بۆکەیتەوە باش بووە باش هەنێک لە خێزانەکان لەوە چەند مانگێک عیلاجی بنێ هەنێکیان 3 مانگەکە ئێنێ ناچنەوە بۆ فەحز بزانن استفادەی لێ کردویانە هەنێکیان کە بە چاو یاخۆی ئەچێت لە دەرەوە فەحسی بۆ کاتەوە زوو کازانە ئیسفادەی لە ناکە ئەچە بەلای دکتۆرێکی دکتۆرەکەی تر لە سفرەوە دەست پێکاتەوە باشترین شت ئەوەیە کە تۆ چیتە لای پزیشکێک وتی کەم خوێنی هەیە بە بەرداوامی متابعی ئەم پزیشکە بکەی چکە ئەم پزیشکە ئەوەی کە لە مێشکیا دایناوە ئەم تەشخیصەیە کە دایناوە کە تۆ سبەی نەچیتەوە بۆ لای کەم خوێنەکەی ئیسفادەی لە عیلاج نەکردووە تەشخیصەکە لە مێشکیا لا باشە لەسەر دانەیەکی تر وردە ئەگاتە نەتیجە کەواتە ئاساییە لە بینینی یەکەم و دۆمە ئاساییە نەخۆشمان هەبوو تا 2 ساڵ کەم خوێنەکەی چارەسەر هەر نەدۆزراوەتەوە نەخۆشمان هەیە تقریباً 4 بۆ 5 نەخۆشمان هەیە ئێستا لە نەخۆشخانەی هیوا ئەوە تی بڵێن یەنە نەخۆشخانەی هیوا بۆ چەند ساڵێکی زۆرە نەخۆشی کەم خوێنیان هەیە هەتا ئەستا دەستنیشان نەکراوە بەڵام چارەسەری ژۆرەگرن چارەسەری ژۆرەگرن نا بە پێی پێویست چارەسەری گشتیان بۆ ئەوکەین بە ئەو نەخۆشانە یعنی نازانین تەشخیص چیە بەڕاستی و بۆ ئەم نەخۆشانە تێستی نەخۆشەکان خوێنیانمان ناردۆ بۆ ئەمریکا بۆ ئەردەن بۆ وڵاتانی تر جوابەکەی ئەوان ئەوەیە کە هەندێک جار لە مەسەلەی کەم خوێنیە زانست دەستەوەستان ئەوەستێ و بۆی تەشخیص ناکرێت وەکو هەندێک نەخۆشی دیکەش کە ڕەنگە نەخۆشی خوێنجۆشی باش تا چەند گرنگە دایکان و باوکان بە وردی لەگەڵ مناڵەکانیان بڕۆن بۆ چارەسەر وەرگرتن بۆ دوای چارەسەریش چکەمە زۆر جارە بیستین ئەڵێەوە پار کەم خوێن بوو و چارەسەری وەرگرتووە ناڵێ پشکنینمان بۆ کردوێتەوە ئەمە بزانم تا چەند گرنگە دوای وەرگرتنی چارەسەری پێویست بۆ کەم خوێنی پشکنین بکرێتەوە هەر بە ڕەنگ و ڕوو ئەتوانێت بڕیاربەی یاخودنا بەقەر پشکینەکەی یەکەم جار و چارەسەر وەرگرتنەکە گرنگە فەحزکردنەوە یا دکتۆر بیبینێتەوە لەبەر ئەوەی نەک هەردوای فەحسەکە یەکسەر بڵێتە تۆمێرەوە کەم خوێنەکەی چارەسەر بوو هەندێک جار سوود نەبینین لە چارەسەر یاخود گەڕانەوەی کەم خوێنی بۆ جایی دووەم پێویستی بە کۆمەڵێک فەحسی زیاترە بۆ ئەوەی سەبەبەکەی بدۆزرێتەوە کە ئەم نەخۆشە ئەڵێن کەمی ئاسنی هەیە بەهۆی ئەوە تووشی کەم خوێنی بووە تەنها کەمی ئاسن خۆی بەدەیەها سەبەبی هەیە کە باوترینیان بریتیە لە حساسیت بە گەنم کە لای خۆمان بە نەخۆشی گەنم ناسراوە ئەم نەخۆشیە ئەگەر چارەسەر نەکرێت کەمی ئاسنەکەی بۆ هەتایە ئەمێنێتەوە. باشە دکتۆر عەلی پێم بڵێ ئەو خۆراکانە چین کە بۆ کەم خوێنی باشن ئەمە پرسیارێکی زۆر باوە. ڕێژەیەکی کەمی جۆرەکانی کەم خوێنی سوود لە خواردن ئەبینێ بەڵام جۆرە هەرە باوەکان سوودی لێ ئەبینێ کە بریتێ لە کەمی ئاسن لەگەڵ ئەو کەم خوێنیانەی کە بەهۆی کەمی ڤیتامین B12 و فۆلیک ئەسیدەوە دروستە بێت ئەم دوو جۆرە بە تایبەتی سوود لە خواردن ئەبینێ جۆرەکانی تر عادەتەن سوود لە چارەسەر ئەبینێ لەم مەسەلەی مادەی ئاسنە کە ئەڵێ مناڵەکەت کەم خوێن بوو هۆکارەکەی کەمی مادەی ئاسنە مناڵەکە ئەبێ گۆشتی سوور لەگەڵ گۆشتی مریش بە تایبەتی سنگەکەی زیاد بخوات سەوزەوات بە عام هەموو سەوزەکان
لەگەڵ هێلکە بە تایبەتی زەردێنەکەی لەگەڵ کۆمەڵێک خۆراکی تر بڕوکلیە سپێناغا خورمایە ئەمانە بەڵام بە ڕێژەیەکی گشتی زۆرترین سوود کە ئەبینە لە نەخۆشی کەمی ئاسنا بە ڕێژەیەکی زۆر بەرچاو گۆشتی سوور و گۆشتی مریشکە کە مناڵ ڕخی لێتی بێگومان ئێمە ئومێد دەکەین کە هەموو لایەک سەلامەت و تەندروست بن